سڵاوتان لەبێت. جێگیری سەرۆکوەزیرانی تورکیا ڕایگەیاند لە سەرپرسی وزە حکوومەتی تورکیا و هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستوری عێراقی فیدراڵ ڕێکەوتون بە پێی هەواڵێکی ئاژانسی ئەنادۆڵ بوڵند ئارنج. جێگیری سەرۆکوەزیرانی تورکیا و وتەبێژی حکوومەت لەبارەی ئیمزاکردنی هەناردەکردنی نەوتێرم لە ئاڕی تورکیا و ڕایگەیاند لامیانی سەردانی نێچیروان بارزانی بۆ تورکیا لە چوارچێوەی دەستوری بنەڕەتی عێراقی فیدراڵ و تورکیا ڕێکەوتنیان ئەنجامداوە. وەک ناڕەزایەتیەک لە بەرامبەر جێبەجێنەکردنی داواکاریەکانیان چەند ڕێکخراوێکی خاوەن پێداویستی تایبەت دەڵێن سبەینە لە بەردەم ئەنجومەنی وەزیران خۆیان دەسووتێنن. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا لە شاری سلێمانی ڕێکخراوەکانی خاوەن پێداویستی تایبەت ناوی ئەو کەسانیان ڕاگەیاندووە کە بڕیارە کاتژمێر دەی سەرلەبیانی ڕۆژی چواری ئەم مانگە لە بەردەم بینایی ئەنجومەنی وەزیران خۆیان بسووتێن کە 14 کەسن و لە سکرتێر و جێگر و 7 ڕێکخراوی کەمەندامی پێگاچوون. بەڕێوەری نووسینگە حسێن شارستانی جێگیری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزە ئاشکرای کرد کە شارستانی لە شاری بەغدا بە تانەری هەڵدزی وەزیری وزەی تورکیا ڕاگەیاندووە کە حکوومەتی بەغدا دژ بە پێگەێنانی لیژنەیەکی سێقۆڵیە بۆ گفتوگۆکردن لە ئاباری ڕێکەوتنی نەود لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان. لە دوانێکدا بۆ ڕۆژنامەی شەرق قڵاوسەت فەیسەڵ عەبدوڵڵا ڕایگەیاند شارستانی تاکیدی کردوێتەوە کە تەنها پێگەێنانی لیژنەیەکی دووقۆڵی لە نێوان عێراق و تورکیا جێگەی قبوڵکردن و جگەلەوە هێڵی سوورە. پەرلەمانتارێکی کورد لە پەرلەمانی عێراق پێشنیاز دەکات کە ژنێک سەرۆکایەتی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بکە. سەردار عەبدوڵڵا پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق لە لاپەڕی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پێشنیازێک دەخاتە بەردەم هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان سەبارەت بە سەرۆکی داهاتووی پەرلەمانی کوردستان. محەممەد شیع سوودانی وەزیری مافی مرۆڤ عێراق ڕایگەیاندووە کە هێشتا کات زووە بۆ بڵاوکردنەوەی مافی مرۆڤ و جەختی کردەوە کە سزای لە سەردارەدان بەرپرسیارەتێکی شەرعی و یاساییە بۆ بەرپەرزدانەوەی تاوانکاران. محەممەد شیع سوودانی لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە جێبەجێکردنی سزای لە سەردارەدان جۆرێک لە بەرپرسیارەتی شەرعی و یاسایی بۆ بەرپەرزدانەوەی تاوانبارانە و ڕاشی گەیان بەهۆی بارودۆخی ئەمنیەوە ئەوان پابەند نابن بە داوای ڕێکخراوە دەوڵەتیەکان کە داوای وەستاندنی سزاکە دەکەن. کوتلەی متحەدون کە ئوسامە نجێفی سەرۆکی پەرلەمانی عێراق سەرۆکایەتی دەکات ئۆباڵی زیادبوونی توندوتیژی و دیاردەی پاکتاوی تایەفی خستە سۆی نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق و داوای جێبەجێکردنی یاساکی کرد بەسەر هەموواندا. سەلمان جومەیلی پەرلەمانتاری کوتلەی متحەدون لە کۆنفرانسی کورتنامەنووسیدا ڕایگەیاند کردەوەکانی کوشتن و پاکتاوی تایەفی بە شێوەیەکی بەرچاو زیادیان کردەوە لە ئێستادا شێوازێکی بەرنامە بۆ داڕەژاوی وەرگرتووە لەلایەن میلیشیا چەکدارەکانەوە لە ناوچەکانی باشووری بەغدا. وەزارەتی نەوتی عێراق ئاشکرای کرد و ئاستی ناردەکردنی نەود لە مانگی تشرینی دووەمی ڕابردوو بۆ زیاتر لە 71 ملیۆن بەرمیل بەرز بۆتەوە کە زۆربەی هەرە زۆری لە بەندەرەکانی پارێزگای بەسڕەوە هەناردەکراون و هەروەها داهاتەکەی بۆ 7 ملیار و 328 ملیۆن دلار زیادی کردەوە. وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند مانگی تشرینی دووەمی ڕابردوو بەرزبوونەوەی ئاستی هەناردەکردنی نەوتی بەخۆوە بینیەوە توانراوە لە ڕۆژێکدا 2 ملیۆن و 381 بەرمیل هەناردە بکرێت لە کاتێکدا مانگی تشرینی یەکەم 2 ملیۆن و 250 هەزار بەرمیل نەوتیایدا هەناردەکرا بوو. هەر شاد بن.